ساڵێکتان بەڕێ کرد و ساڵێتر هاتووە لە بەردەم قافیەکەتانایە لە جیاتی ئەوەی بڵێن اقتربت الساعة قیامەتمان نزیک بووەتەوە و قەبرمان نزیک بووەتەوە بەداخەوە خەڵکی ژن و ماڵ و مناڵی خۆی ئەگۆڕێ بەشداری لە ئاهەنگێکە ئەکا کە ئەڵڵا پێی خۆش نییە والذین آمنوا أشد حبا لله هەر کەسێکیش ئیمانی بەخوا هەبێ خوای خۆش بوێ ئەبێ بە پێی شەریعەتەکەی ئەڵڵا بجوولێتەوە سبحانه وتعالى اغتنم حياتك قبل مماتك اغتنم حياتك قبل أن تموت غەنیمەتە تەمەنی تۆ بیقۆزەرەوە پێش ئەوەی لە دەست دەرچێ هیچ کەسێکیش نییە لەم سەردەمەیە عەزیزەکانم بە من و بە ئێوەوە بە هەر کەسێکی تر لەم سەرزەویە هەناسەکانمان بریتیە لە سێ جۆرە هەناسە هەناسەیەکی تایە ئینسان بە فەراغا سەرفیەکە نە زیکری خوای تیا ئەکا نە تاوانی تیا ئەکا هەناسەیەک هەیە هەموو هەناسەیەک ئەو کەسانی کە خواپەرستن ئەزانن ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار هەموو هەناسەیەک سبحان الله و ئەستەغفر اللهیەکی پێ ئەکەن هەموو هەناسەیەک بیرێک لە ڕۆژی قیامەتی خۆیان ئەکەنەوە هەموو هەناسەیەک هەڵئەکێشن بزا ئەڵڵا ڕازیە لەو کردەوە یا پێی ڕازی نییە ئەم کەتانە براوەی گەورەی ڕۆژی قیامەت و دنیای ئەم ڕۆژنەی ئێمن و هەناسەیەکی ترمان هەیە بریتیە لە هەناسەیەکی بۆگەن هەناسەیەکی خراپەکار هەموو هەناسەیەک هەڵەمژێ بریتیە لە ئۆکسجینێکی کوشندە بۆ خۆی و بۆ قیامەتی کە پڕە لە تاوان و تاوانکاری ئایا ئێمە ئەبێ لە چه هەناسەیەک بین هەناسەیەک کە وەها بە بەردەوام ئەڵڵای لەبیرە یاخود هەناسەیەک بەردەوام ئەڵڵای لەبیر کردووە یاخود هەناسەیەکە لە غەفڵەتایە ئەگەر ناوڕاستینەکەی بین کە نەتاوان بکەین و خێر نەکەین و خراپەش نەکەین هەر ڕەنگە باش بێ بۆ قیامەتمان بەڵام ئەگەر هات و خراپەمان تیای کرد لە ڕۆژی قیامەتا فەلا یەلومەنە ئیلا نەفسە نابێ لۆمەی هیچ کەسێ بکەی لە لۆمەی خۆت زیاتر عەزیزەکانم